چێشخانەی خێرخوازی کاک ئەحمەدی شێخە لە ناو مزگەوتی گەورەی سلێمانی ڕۆژانە لێرە خوانی بەربانگ بۆ 4,000 کەس ئامادە دەکرێت. حاجی ئیقباڵ ماوەی چەندین ساڵە سەرکاری چێشخانەکە دەکات و هەر خۆشی شێفە و خواردنەکان ئامادە دەکات. لە دوای بانگی عەسرەوە بە سەتڵ خواردن دەدرێت بەو هەژارانەی بۆ بەربانگ خوانەکان دەبەنەوە بۆ ماڵەوە. لە دوای ئەنجامدانی نوێژی ئێوارەش خورما و ئاو و خواردن دەدرێت بە ڕێبواران و هەژاران. لە چێشخانەی خێرخوازی حاک ئەحمەدی شێخە ئێمە لە سەعات 6:30 بەیانیەوە لێرەین هەتا دوای تەراویح تا نزیکی 9 دەیشەوە لێرەین. خواردن ئێمە مجموعەیەک سەتڵمان هەیە، جەماعەتی عەسر تەواو بوو دەستی پێ یەکەین. ئەوە ئەچی زیاتر لە 100 کیلۆ برنج، زیاتر لە نزیکی 200 کیلۆ مریشک، زیاتر لە نزیکی 40 کیلۆ فاسۆلیا، ئەوە بە سەتڵ ئەڕوا بۆ ماڵان لە چواردۆری مزگەوتی گەورە ئاوارەی عەرەب و سووری و ئێرانی هەموو نوعێکی تایە. ئەوە بە سەتڵ یان عایلی ئەیبەنەوە بۆ ماڵەوە. ئەوەی کەشی کاملێتەوە کە پسەکەین لە سەعات عەفوەن لە جماعەتی مەغریب تەواو بوو، لە کاتی ئیفتارە ئیتر ئەویش تەوزیع کرد. کەسێکی خێرخوازیش هەیە تەقریبەن ئەوەتە لە پشتمەوە خواردنەکەی هەموو ڕۆژ 1500 نەفەر هێنێت خواردن، یعنی بەهینەکەی ئەو ئەچێتە نزیکی 4000 نەفەر کە خواردن ئێمە ڕۆژانە لێرە دەدەین بە خەڵک. لە ڕۆژانی ڕەمەزان لەم چێشخانە خێرخوازیە لە دوای نوێژی بەیانیەوە دەست دەکەن با کارکردن و تا دوای بانگی ئێوارە بێ پشودان کار دەکەن بۆ تێرکردنی سکی هەژاران. ئەوانەی لێرە نان دەخۆن عەرەب و کورد و فارس و ڕێبوارن و خێرخوازانی سلێمانی پشتیوانی بەردەوامی چێشخانەکە دەکەن. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە مسلمانانەکەین و خوای بیکا بە مای ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو لایەکی ئینشاءالله. ئەم خواردنە هەر لە زمانی حاجی کاک ئەحمەدی شێخەوە هەبووە، لە سەردەمی حاجی کاک ئەحمەدی شێخا بۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت حاجی کاک ئەحمەدی شێخ ئەم چێشخانەی دانا و دروستی کردووە. بەپێی تێپەڕبوونی ساڵ وەکو شار قەرەباڵغ بووە، فەقیر و فقەرا و هەژاریش زۆرتر بووە. ئێستا لە شارە ئێستا فراوان بووە ئەم خواردنە. لە ئێستایە ڕۆژی بۆ بەربانگ وەکوی بینن ڕۆژی خواردن حەزر دەکرێت بۆ 4000 کەس. لە کۆتایی ڕەمەزانە بەرزتریشە بێتەوە ڕێژێ بۆ 4500 کەس و ئەوانە. لە غەیری مانگی ڕەمەزانە بۆ نیوەڕۆیان خواردن حازر دەکرێت بۆ نزیکەی 1000 کەس. ئەم خواردنە هەمووی خەڵکی خێرخوازی با بەڕێوە. خەڵکێکەیە فەردەیە برنجێنێت، تەنەکەی ڕۆنەهێنێ، خەڵکی ترەیە زیاتر هێنێت و بەشداریەکە لەم خێرە. ئەم خێرە تەنیا خەڵکی خێرخوازی شاری سلێمانی ئەیبەن بەڕێوە. بەشێکی زۆر لە خێرخوازانی سلێمانی کە پشتگیری بەردەوامی چێشخانەکە دەکەن نایەنەوێت ناویان دەربکەوێت و خێرخواز هەیە تەنها لەم مانگەدا زیاتر لە 80 ملیۆن دیناری خستۆتە خزمەتی ئەم شوێنە. لەلایەن پۆلیسی نێشتنی تاوانیشەوە پارێزگاری لێ دەکرێت و ناهێڵدرێت گرفت بۆ بەڕێوەچوونی دابەشکردنی خۆراک لێرە دروست بێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.